تۆڕی شەمس بۆ چاودێری هەڵبژاردن لەگەڵ ژمارەیەک لە نوێنەری پێکاتەکانی هەرێمی کوردستان کۆمەڵێک پێشنیاری تایبەت بە پرسی پێکاتەکان لە پەرلەمانی کوردستان دەخاتە ڕوو کە لە ئێستادا خاڵی ناکۆچی نێوان لایەنە سیاسیەکانە بۆ هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن. لە کاتی دەنگدانی پەرلەمان بۆ تەکمیلکردنی 50+1 و تێپەڕاندنی پرۆژەی بڕیار و یاسا ئەوەیە کە پەرلەمانی کوردستان پەیڕۆکەی هەموار بکرێتەوە ببێتە دوو ژوور. ژووری یەکەمیان لە 100 ئەندام پێک بێ و ئەو 100 ئەندامە چێبڕچەی گشتی هەڵبژاردن دەکەن و ئەمان یاساکان دەرەکەن. ژووری دووەم لە 15 ئەندام پێک دێ ئەو 15 ئەندامەی کە باسمان کرد کە ئەوان تەنها ژووری دووەم سەرنج دەدەن ڤیتۆیان هەیە لەسەر ئەو یاسا و بڕیارانەی کە پەیوەندی بە پێکاتەکان لە هەرێمی کوردستان هەیە لەوێ ئەوان ڕۆڵی ئەوە دەجێڕن کە بتوانن ڤیتۆ بەکاربینن یان یاساکان ڕاگرن. بەشێک لە پێکاتەکان داوا دەکەن پێکاتەکان لە ململانێ سیاسیەکان دوور بخرێنەوە و نەبنە بەشێک لە ناکۆچێ سیاسیەکان و بەکار نەهێنرێن بۆ بەرژەوەندی لایەنێکی سیاسی. ئێمەی کریستیان ئێستا داوامان کردیا کەوە ناوی کاندیدەکانی کریستیانیەکان بە لیستێکی تایبەتبی لەگەڵ کۆتایی تورکمانوانی تر دوو سندوقێکی تایبەتمەندمان هەبی بۆ دانانی وەرەقە سێ سجلێکی تایبەتمەندمان هەبی بە ناوی ئەوانەی کەوە مەسیحیەکان بۆ مەسیحیە ئەوە بە شێوەیەکتر حەقی ڤیتۆیان هەبیتن بۆ ئەو پرۆژە یاسایە کە پەیوەستە بە پێکهاتەکەیان یاخۆ بە نەتەوەیەکەیان بێلایەن بن لە ناو پرۆژەی گەورەی سیاسی نەخوێنە خۆیان ناو ململانی سیاسی نێو حیزبەکان. هاوشێوەی پێکاتە نەتەوەیەکان پێکاتە ئاینیەکانیش داوا دەکەن بۆ دەستەبەرکردنی مافەکانیان لە خولی داهاتووی پەرلەمانی کوردستان نوێنەریان هەبێت. نوێنەری کەمایەتی ئاینیەکانی کوردستان گرنگە لە پەرلەمانی هەرێمی کوردستانە بێ بۆی کە هەنێ جار هەنێ یاسا و ڕێسا هەیە ڕەنگە بەبێ ئەدراکی خۆیان ئەو پەرلەمانتارانە یاسایەک دەربچێنن و دەنگی بدەنێ زیان بگەێنێ بە پێکاتەیەک لە پێکاتەکان کەمایەتیەکی ئاینی. بۆ نوێنەرایەتیکردنی پێکاتە کەمینەکان لە پەرلەمانی کوردستان 11 کورسی تەرخان کراوە بەڵام بەهۆی لایەنگیریان بۆ لایەنێکی سیاسی ڕوبەڕووی ڕەخنەیەکی زۆر بوونەتەوە هەر ئەمەش بۆتە خاڵی ناکۆچی نێوان لایەنە سیاسیەکان لە هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن. ڕەنجە ڕەحمان، کورتسات نیوز، هاولێر.